شەقامی دووبەیە لە شاری کەرکووک، بەڵام تەنیا ناوەکەی هاوشێوەی ئەو شارێ و ناوەڕۆکەکەی گوزارشتە لە وێرانەیەک کە ڕۆژانە پیشەوەران و دانیشتوانی گەڕەکی کوردستان بەکاری دەهێنن. نەبوونی ئاوەڕۆ، خراپی ڕێگاوبانەکان، نەبوونی پارکێکی گونجاو لە دیارترین کێشەکانی دانیشتوانی گەڕەکی کوردستانن یان فەیلق لە شاری کەرکووک. لە ئیستاکە لە چاو دوکانەکانتەوە ئێمە زۆر ئیهمال بنە بۆچی؟ یعنی زادەکە ئیستاکە وای لاتوە ئەمە دەواازەی بیدایەتی فەیلق بووێرە سیارە بە ئام لێرەوە هاتە ژوورۆ ئێستا سیارە لێرەوە خۆتانی بینیدووە هەیە قەدەسێکتان سیارەکە یعنی ئەڕوا ئاسوورەتەوە لەولا لە دووبەی یان ئەچێتەوە لە بابوسێ لە شووی کەواگەڕێتەوە لێرەوە نایە لەبەرچی ئەم زادەیە زۆر خراپە ئەوەندەی تاسەتیایە ئاوە سڵگاوە ینی کابرا لێرەوە نایەت ئاوەڕۆ هەر سفر ئاوەڕۆمان هەری ئەوەیە دەبێ بەزەبری کولی ڕۆژ بەزەبری ماسەها دوکاندار لێرەوە پاڵێ بڕۆ بۆ ئاوێن ئاواییە ئەو ئاوەڕۆقی جادەکەش تاسەیە یعنی ئیتر بۆیە ئەم گوزەرێمە بکەیت سەوای لە هاتووە سەبەبی جادەکە و ئاوەڕۆکەیە ئەجنا زادە و ئاوەڕۆ چاک بێ ئێرە دەروازەی سەرەکی فەیلق کە بێتە ژوورەوە گەڕەکی کوردستان ئێرێ. بۆن و بەرامەی ئاوەڕۆکەی ڕۆژەڕێیەک دەڕوات و لەگەڵ نزیک بوونەوەی لێی هەستی پێدەکرێت، بەڵام ئەم دیمەن و بۆنانە لای دانیشتوانی شارەکە و بەتایبەت گەڕەکی کوردستان ئاسایی بۆتەوە. بەشێک لە کاندیدانی حیزبە باڵادەستەکانی هەرێم کە ساڵانێک ئەم شارەیان بەڕێوە بردووە لە نێو گەڕەک و لەسەر شەقامە بێخزمەت گوزاریەکان وێنە و دروشمەکانیان بۆ هەڵبژاردننی ئایندە هەڵواسیوە بێ ئەوەی لە خۆیان بپرسن لە ڕابردوودا لەگەڵ ئەو دەسەڵاتە زۆرەی هەیان بووە چیان بۆ شارەکە کردووە. وەڵڵا خزمەت گوزارەکانمان بە چاوی بینینەوە تا بۆی بەحەلی هینە لێراوەساوە ئەو خدمێک کردویشانە بە سەقەتی کردویانە ئەو خدماتێکە کردویانە ئیشان بە سەقەتی کردووە اینجا چیرەوە ئەو زادەیە ببینێ لێنانە کە دێنە خوارەوە سەی تاسەکانی خۆتا ڕەنگە لێوات بێتن کە هیچ خدماتی شتیانە ماوە ئەم گەڕەکی کوردستانە ناوەڵای حالمان زۆر خراپە خدماتیەوە ئەوم گەڕەکە ئاوی هەر گەلێ خراپ هەرەوتە ئەم ماڵە جیرانمان ئاوێن هەر نییە ناوەڵا خدماتمان زۆر خراپە بەڕاستی کارەباکەمان قوتی ئەرتیان نیە هەر ئەنێن محاولێکمان بۆ بێنن نازەم ئەهێنن یان نامحاولش نقصانە وای مەحاولەوە کارەباکەمان قوتیان نیە هیچ خدماتی ئاویشمان وڵا هاوینان خراپە ستانان کارەباکەمان ئەوە خراپە مەگە چاکیکەن. گەڕێکی کوردستان دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری کەرکووک و 10,000 ماڵی تێدایە، بەڵام بە پاساوی نایاسایی بوونی خانووەکانی ئەو گەڕەکە ئامادەن خزمەتی بکەن و دانیشتوانی گەڕەکەش لەو نێوەندەدا بوونەتە قوربانی. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.